سڵاتان لەبیازان خۆشەویستان ویسانەوە هاتنەوە لە ڤیدیۆکی نوێی نرخەکانی مانگ. ئەمڕۆژ نرخەکانی مانجی دوو دەپرسین زانی نرخەکان چۆن گۆڕاوە لەگە مانجی پێش چ فەرقێکی کردیە لەگەڵمان. شانگای ئاکاری یەکەم بیرانە هەر ژۆرێ شان پلەیستێشن 2 پلەیستێشن 1 هەیە نرخەکانیان هەرزانە. پلەیستێشن 1ەکان بە گچکە و گەورەیان هەیە، هەردوو جۆرەکەیان هەیە کە نرخیان 25,000 سیگاشیان هەیە کە کۆمەڵە گەمەی تێدا بەخۆی کە نرخەکەی 15,000 وەروە مایکرۆشیان هەیە کە کواری پێدەگوترا لێرانە. وەروە لێرانەش سیدەکانی پلەیستێشن 2یان هەیە لەگەر ئەکسبۆکسی 360یان هەیە. پلەیستێشن 2شیان هەیە بە مستعمل بە 25,000 و هیچ خاوێنیشیان هەیە لێرانە وەرە لەگەر لێرانە کە ئەوە پلەیستێشن 2 یاریەکانی پلەیستێشن 1 دەخینتەوە. لێرانە کە پێی دەکەی یەکەمین جار ئەوەن ماریۆ لە بۆ سوپەر ماریۆ برۆس کە لە پلەیستێشن 2 نەبوو، تایبەت بوو بە نیتاندۆ 64 کە بەشەی تێیدایە. وەروە لێرانەش یاریەکانی پلەیستێشنی 1 تێدایە کە کۆمەڵە یاریەکە تەقریبی سیری بۆ 40 یاریە هەر ئەو بەینانەیە. لەسەر کوژانمان پێمان کردەوە هاردەمان لەسەر دانا کە 180 یاری پلەیستێشن 2 تێدایە، زۆربەی یاریە بەقوتەکانی تێدایە. یاریەکان وێنەشیان لەگەڵ هەمووشەکیان مەزبووتە، دەتانی یاری پێکرد بە بێ مشکلە. هەر یاریێک کە بتەوێتن دەتان لە بۆت بە شێوازی یان بە سیدی بتەوێتن لە بۆ پلەیستێشن 2 یاخود بە داونلۆد لە بۆت دادەنێت. لێرانە سیگای درینکاسشیان هەیە کە کۆنا لە هیچ جێشک بەدەست ناکەوێتن، لێرە لایەن بەردەستە. لێرانش قەزنی پلەیستێشن 2 سەیبەکەیان هەیە میمۆریەکە کە نرخی 30,000 پلەیستێشن 1شیان هەیە بە 5,000 کە لێرانش دەستی ئەکسبۆکسی 360یان هەیە کە بە وایرەکەیکی بە 12,000. ساش لای هاتینە لای شوێنی بڕوای کاکدانەش لێرە کاک بڕواش خۆی لێرەیە. لێران نرخەکان دەپرسین نرخی ئەکسبۆکس 360 ناکاتۆنی بە چەندە؟ ئێستا 95,000 95,000 زۆر باشە. ئەدی ئەکسبۆکس وان؟ ئەکسبۆکس وان بە 300 دلاری. 300 دلار نرخی یاریەکان ئەمتانی پێبری؟ یاریەکان لۆن وونە سپایدەرمانە نوێیەکە ئێستا بە 50,000 مۆدێر موارفار بە 30,000 درایڤەر بە 15,000 سایپەرپانک بە 50,000 پابجی 15,000 ڕێدێدمانێ ڕێدێد بە 25,000 دەویچەر بە 25 گۆز لۆ توشیما بە 45,000 باڵالا بە 50 مافیان نوێیەکە ئەوشمانەیە ئەو بە 35,000 دەڤد مایکرای ئێژدی کۆلەکشن بە 25 دەڤد مایکرای 5 بە 25,000 ڕزنیڤڵەکانیشمان هەیە. ڕزنیڤڵ 5 بە 15,000 ئەو 6 5 شەقین بە 15 چارمانەیە 4 بە 15 لازۆڤازیەک بە 15,000 ڕزنیڤڵ 3 بە 30,000 نوێیەکە میترۆ نوێیەکە بە 25,000 ئەساسینەکانیش هەیە. ئەساسینەکان بەس نوێیەکە گرانەوانی کارزانن لە 15 هەیە تا 20 ئۆرجینز بە 20 زۆر باشە. بەتاین نرخی دەستی ئەوما پێبرێ پلەیستێشن 4 دەستی پلەیستێشن 4 کەپس بە 55 دلاری ئێستا. بیلادی ئەو ڕێیزەرە؟ ئەو ڕایزەرە بە 100 دلاری. 100 دلار بەڵێ. PS 21 بە پیگەرانە؟ پیگەرەکانیش هەر یەک سعرەکە لە چەندی دیتانێتە چەند؟ ئەوانە بە 20 لە 30,000 زیاتری نییە. ئەو گوتکانەش بە 5,000 زۆر باشە. دەستان خۆش. شاتینە دوکانی فەیسەڵی 2 کاک هەموودی زۆنی باشین سەلامەت. زای نرخی یاریەکانمان پێبری ئەوڕۆ سەریان کۆ؟ وان پیس بە 20,000 ئەوەی تەنیشتی 25 ئەوە نوێیەکە بە 35 دراگن بۆڵ 25 ئەوەیان 20 ئەوە 35 جەم فۆرس بە 30,000 نارۆتۆ بە 25 ئەوەیان بە 15 ئەوە بە 20,000 بە کەپسی. لیگۆیەکانش هەیە بە 20 و 15 و 25. زۆر باشە. این نرخی یاریەکانی تکە؟
مۆرتال کۆمبات 11 مۆرتال کۆمبات بە 25,000 ئەدی ئەو کۆلێکشنە ئەوە بە 30,000 دوو سیدیە لە ناو یەک ئەها گەمەکانش بەعام 15,000 هەتا 20-25 نرخی Resident Evil 4 18,000 5 ئەویش 18 شەشەکەش 18,000 هەفتەکە بە 20,000 دووەکەش 20,000 زۆر زۆر باشە ئەدی دێسترانینگ کەپسە بە 20,000 شاتینە پێشانگەم محەممەد لێرانە پلیستشن 4 یانێ کاک محەممەد پلیستشن 4 کەفس بە چەندە؟ ئێ $320 زۆر زۆر باشە ئەدی ساعتەکە بە چەندە؟ ئەها ئەو پلیستشن 5 شیان هەیە بە چەندی پلیستشن 5 $865 کورسیشی گەیمینیشیان لا دەست دەکەوێتن کورسەکان سعریان چەندە؟ $95 زۆر زۆر باش لێرەش سیدی کۆپی 360 لا دەست دەکەوێتن یاریەکانی ئەکسبۆکسی وەنیش ساریان لە چەند چەندی ئەکسبۆکس وان؟ لە 10,000 5,000 تا 7,000 ئاها ئەدی ئەو کراشە بە چەندە نیسوێتە؟ ئەدی ڕێینبۆ؟ 10,000 GTA 30,000 ئەدی یاریەکانی پلیستشن 4 ساریە؟ ئەوش حین لە 10,000 دەست پێ دەکات تا 7,000 حەسب لەمەیە دەگۆڕ دەستی 360 هەر ڕێز بە چەندە؟ بە 20,000 20,000 ئەدی پلیستشن 4 عادی هەیە بە 20,000 ئەسلی $50 زۆر زۆر باشە هێچێتەکان سعریان چەندە؟ لە 15,000 تا 100,000 زۆر زۆر باشە ئەوەش نرخەکانی ئەوڕۆمان بوو کە پرسیمان نرخەکان کەمە کەستای یاریەکان لەبەرەوەی دەڵێتەن لەبەر دۆلار ئێستا یاریەکان گرانتر بووە لەبەر هەندێ دوادان ویدیۆکەتان بردوگە تا ویدیۆچکە کاتشکە بەخواتەنە سپێن خواتەنە